وەڵامی ڕاست ئەیە ئێمەش ئەی مالیاوە لە کادی سۆما پڕکردنەوەکە ینی کاتی دەرەجەکە کە سەح کراوە بە کۆمپیوتەرەکە دیمان بواتەوە سیمان بواتەوە. شەوی ڕابردوو ئەنجامی پۆلی 12 ڕاگەیاندرا. یەکەمەکان دیاری نەکران ئەوەی کە هەیە لە ئێستادا ژمارەیەک لە قوتابیانی پۆلی 12 پیشەی هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی داوای ئەوە دەکەن کە گرفت لە نمرەکانیاندا هەیە کە هەندێکیان وەڵامی بابەتیشان بە هەڵە داوەتەوە بەڵام بەڕاست بۆیان هاتوۆتەوە. نەچمە لای یەکێک لەوانە سڵاو لێ بێ گرفتەکەی ئێوە بە دیاریکراوی چییە؟ بۆچی هاتوونەتە؟ گرفتەکەی ئێمە بۆ دەرزی فیزیە، ئێمە فیزیامان زۆر خراپ بوو، یعنی چۆن بڵێ فیزیامان بە غەڵەت بۆ حساب کراوە. ئێمە غەڵەتەکە چۆنە پرسیارەکان گۆڕاوە لای ئێمە وەڵامی ڕاست ئەیە ئێمەش ئەی مالیاوە لە کادی سۆما پڕکردنەوەکە ینی کاتی دەرەجەکە کە سەح کراوە بە کۆمپیوتەرەکە دیمان بواتەوە سیمان بواتەوە تەلەبەمانتیایە هەموو پرسیارەکانی دی لێەوە. یعنی چۆن بڵێ وەکو بڵێ دەرزەکەەوە لێرە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەچیان وەڵامان وەڵی هیچیان جواب نایێتەوە لێرە. یعنی ئەڵێ بەس جوابمانەوە دراوەتەوە لە هەولێر وڵێن فیزیاتان بۆ چاکەین دەرزەکانی کەنە ئێمە دەرزەکانی کەمان مەقسە بیکاری بێ هەفتا بێنم هەشتا بێنم لەو سەر و چلم بواتەوە مەقسە فیزیا مەحسابمان کردو هەفتان بۆیێتەوە دەرجەکانی کەمان بەرزە 85 مانتیایە 100 مانتیایە کەچی بەس لە فیزیای وێرانی فیزیا تەلەبەمانتیانە لە سناعی سلێمانیە دەرچوو بێ هەل نەک لە سناعی سلێمان پیشەیەکانی کەشە یەک لە پیشەیەکانە یەک تەلەبە دەرنەچوو هەر هەمووی 12 من 12 مێناوە ئەم هەشتیەنەوە ئەم هەشتیەنەوە 12 لە 100 ئێمە بە حساب هەفتامان بێتەوە 65 بێتەوە هەریش نای بەشی دەرچوون جواب بینەوە کەچی من 12 مێناوە ئەم بەشی دەرچوونی جواباتەوە هەشتیەنەوە من ئەبووە 64 لە فیزیا بێنە 68 عفو هەشتیان بۆ داناوە بەڵێ هەشت لە 100 بەڵێ ئەبووە لە ئینگلیزی 84 بۆ بەهاتایەتەوە 54 بۆ داناوە لە کۆنمرەی کوردی بەگشتی تۆ من بەگشتی معدلم بە هیچ نەبووە بۆیە سەر و هەفتان بۆ بەهاتایەتەوە 62 بۆ هاتەوە معدل. باشە ئێستا ئەمان چیتان بۆکەن چیان وەڵاممانەوە گوتیانە بەس فیزیا بەعام هەموو کوردستان غەڵەتە یەک ئەپدەیتێکی بەرنامەکەکەینەوە فیزیاتان بۆ چاکەین ئەی دەرسەکانی ترمان ئەی من لە ئینگلیزی 84 بۆ هاتۆ ئەوە 84 بێنە 54 بۆ داناوە ئەو سی دەرەجەی من چی لێ دێ ئێمە پرسیارەکەمانەوەی ئەبێمانێ ئەوەمان بۆ چاکەن. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن ژمارەیەک لەو قوتابیانەی کە دەرچووی پۆلی 12 هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی داوای ئەوە دەکەن کە وانەکانیان بۆ چاپ کرێت. تۆ چەندێ بۆ هاتەوە؟ ئەوەی ڕاستی چەنە؟ کۆنەمرەکەم 63 شتێوە ئەوە چەندێ بۆ بەهاتایەتەوە؟ زیاتر حسابی چەندە بۆ ئێستا کێشەکەمانەوە نیە کێشەکەمان بەعام فیزیایە لە پیشەیە 12 پیشەیی کێشەکەمان بە عامەتەن فیزیایە عامەتەن فیزیا کەس دەرنەچووە لەبەرەوەی هەڵێتیە لە ئینەکانە. ئێستا ئەم کوڕە ئەگەر کامێراگە بێتە پێشەوانێ ئەم بابەتە ئەمە بابەتی فیزیایە گروپی سۆماکەی ئەیە وایە بەڵام بە وەڵامی گروپی سین کراوە وەڵامەکەی بە گروپی سی حساب کراوە دوای ژیانەوەش ئەمە 50 پرسیارە وانە 50 پرسیار نییە لێرە 50 پرسیار حل کردوون بە 25 بۆیان کردو ینی 25 بۆ ساح کردووە ئەی 25 تری 25 تر ئەوە تا بەتاڵە ینی گروپەکەش غەڵەتە و ژمارەی وەڵامەکانیش غەڵەتە 25 دانێ واتە ئەم بابەتە سەرجەمێگەڕێتەوە بۆ ئەو سەحکردنەی کە سەح کراوە بەڵێ سەحکردنەکەیان غەڵەتە و ئەو هاکراوە کێشە سیستەمەکەی خەریکی تیکتۆک بووە ینی نازانماگەی لە هیچ نییە معخونیە لە 1000 تەلەبە 2 تەلەبە دەرنەچێ هەمووی 12 بۆ دانراوە من خۆم 12 دەرەجەم واتۆ بێ سەر و 50 بێنە یعنی معخونیە ئەڵێ خەریکی تیکتۆک بووە لە سەرم جیازە دانیشتووە خۆ تۆ معخونیە تۆ کابرا گروپی BSc بۆ داناوە گروپی CIA بۆ داناوە یعنی ئەمە ئەکرێ هەڵوێستان چییە بێگەر بۆتان چارەسەر نەکرێت بەڵاگە جوابمانێنەوە مەش هەڵوێستمانە بێت و جوابیانێنەوە زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ ئەمان لێرەن کە دەرچوانی پۆلی 12 پیشەین کە گرفت لە سەحکردنی نمرەکانیانە هەیە و کۆی باسکراوە کە سەردانی ژوورۆ شاکردەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کە پیاوەتراوە کە گرفت لە سەحکردنی وانەی فیزیادا هەیە بۆیان چارەسەر دەکرێن بابەتە بەڵام ئەمان بەتەنیا فیزیانیان چەند وانەیەکی دیکەش بە هەمان شێوە گرفتیان هەیە و نمرەی کەمیان بۆ دانراوە بۆی ئەمان چاوەڕوانی وەڵامێکن لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیەوە.